ئەمڕۆ میوانێکم لەلایە کە تا ڕادەیەک جیاوازە لە میوانانی ڕۆژانی پێشووتری پرۆگرامی کورسات مەگەزین کە ئەویش مناڵێکی تەمەن 11 ساڵە کە یەکەم ئەزمموی لە نووسیندا بڵاوکردنەوەی چیرۆکێکە بە زمانی ئینگلیزی کە ئەویش نار ئازادە کە یەکەم چیرۆکی خۆی یاخود یەکەم بەرهەمی خۆی بە زمانی ئینگلیزی بڵاو کردوێتەوە قسە و باسی و گفتوگوی زیاتر لەسەر چیرۆکەکەکەین و قسە و باز لەگەڵ نارە ئەەکەم بزانم چۆن گەیشتۆ بەم قۆناغا بەخێر هاتی بۆ پرۆگرامی کورسات مەگەزین نارە بەخێر بی تۆ تەمەنت تەنها 11 ساڵە و یەکەم بەرهەمی خۆت کە بڵاوکردنەوەی چیرۆکێکە بە زمانی ئینگلیزی بە ناوی Diary of Successful Kid چۆن بیرت لەوە کردەوە کە بیرەوەریەکانی خۆت یان ئەوەی کە ئەتەوێت وەکو چیرۆکێک بڵاوی بکەیتەوە. من خۆی ڕاستەکەی ئەوە بێ من نەمزانی یعنی ئێمە ئەم بەشەی ژیانم کە ئەوە کتێبێکە نووسم بەڵام کە ئەمە هاو بە مشکمە یعنی من هەرچی کێ بە مشکمە یعنی تاقیقمەوە بزانم چۆنە لاوانێ من بەوە یا هینم یا سەرکەوتو بووم یا خودنا بەڵام ئێستا ئەمە ها بە مشکمە من وتم با تاقیەکی کەمەوە بزانم چۆنە و دایک و باوکیشم یارمەتیام بۆی ئەم کتێبە بنووسم و ئەوە تا فەرم ئەوە دەچ. باشە. تۆ باسی ئەوواکی ئەڵێ حەزم لێ هەموو شتێک تاقیب بکەمەوە یان ئەوەی کە بەمێشکمایە تاقیب بکەمەوە بەڵام نووسین ئەمە ڕەنگە بۆ یاریکردن شتێکی ئاسایی بێ بەڵام نووسین تۆزێک قورسە گرانەوە بە تایبەتیش بۆ زمانی ئینگلیزی و چیرۆک نووسینیش پێویستی بە بیرکردنەوە و بە خەیاڵ و بەوە هەیە پێویستە پێشتر خوێندبێتەوە یان ئەو پرۆسەیە تاقی کردبێتەوە کە خوێندنەوەی تۆ پێشتر هیچ چیرۆکێک خوێنەوەتەوە ینی کاریگەری هیچ چیرۆکێکی تر لە مێشکی تۆ هەبووە بۆ ئەوەی کە واد لێ بکە ڕاتکێشە و حەز بکەی شت بنووسی. من خۆی لەو کاتانەوەی کە ئەزانم شت بخەنمەوە هەموو یعنی هەموو عوتڵەکانمان من و براکەم دانیشتن کتێبمان خوێندۆتەوە لەوانە وەرمان گرتووە ئێستا منیش ئەتوانم کتێبێ بنووسم. باشە. ئەزانین کە زۆربەی مناڵی ئەم سەردەما ئایپادیان پێەیە و دوورن لە خوێندنەوە تۆش منداڵی ئەم سەردەمەی بێگومان ڕەفیقەکان تەبینی هاوڕێ و خزم و کەس و کار تەبینی کە زۆرینەی زۆریان ڕەنگە با بڵێن مەشغوڵی یاری ئەلکترۆنیەکان منیان هەموو ئەو یاریانەی کە ئەو شتانی کە لە ناو تابلێتێک یاخود لە ناو ئایپادێکا هەیە تۆ ئەمەش ئەەکەیت و ئەمەش ئەەکەیان زیاتر تەرکیزەکەت لەسەر من خۆی ئایپادەکەم بەکارهێنا بۆی ئەم کتێبە بنووسم لە نۆتسەکانمان نووسیم دوایی کە چاپمان کرد هینە ئایپادەکەم تر تۆزە بردە ئەو لاوە لە بری بۆیە بزانم ئەم کتێبە ڕاستە هیچ غەڵەتێکی تیا خوددا. ئایپادەکەم زیاتر بۆ ئەمە ناونیشانی کتێبەکە Diary of Successful Kid ئەمە چێوە هاتووە بۆچی یعنی خۆی هینە ئەمە لە کتێبێکی ترەوە هاتووە نای Diary of a Wimpy Kidدا زۆریش بەناوبانگە لە هەموو شوێنەکانە ئیتر من خۆم ئەمە ئەو کتێبە مەخوێندەوە بەڵێ بەس هەموویم تاو نەکرد بەس دوایی کە ئەم کتێب نووسینەکەم هاو بە مەشکا وتم مادەم وە ئەم Diary of a Wimpy Kidدا مەخوێندەوە با بیکەم بە Successful Kid لە جاتی ومپی کرد. کاتە چیرۆکی سەرکەوتنی مناڵەکان یەخود ئەگەر ئەم ناونیشانە بە کوردی بەڵێ خۆی بە کوردیەکەی ڕۆژپەرتووکی مناڵێکی سەرکەوتوو ڕۆژپەرتووک بە معنای ئەوەیەت کە تۆ ڕۆژانی خۆت بنووسیتەوە لە ناو دەفتەرەکە یاخود کتێبێک کەواتە هەموو ئەمەی کە لە ناو ئەم کتێبە هەیە ئەم چیرۆکە ڕۆژانەی خۆتە وەکو مناڵێک ڕۆژانی مناڵێکە ڕۆژانی مناڵێک بەڵام دوایی توستێکی تایە باسی ژیانی مناڵەکە باسی ژیانی کچێکەکە کاتە بە هیچ شێوەیەک ئەمە ژیانی تایبەتی تۆ نییە وەکو مناڵێک باشە بەڵام ئەو ڕۆژپەرتووکەکە ئەو بەشی ڕۆژپەرتووکەکەی یعنی ئەو شتانێکە من خۆم ڕۆژانەیەکەم ئەو شتانێک کە تۆ خۆت ڕۆژانە ئەیکی کاتە چەندێکی پەرتووکەکە تایبەتە بە خۆت خۆی ڕاستیەکەی هیچی تایبەت نییە بە من تایبەتە بە هەموو شتەکانی کە ینی مناڵێک ئەبێ لە ڕۆژەکە بیکە. باشە
حەزەکەم بزانم بیرۆکەی چیرۆکەکەت چۆن بۆ هاتووە، چۆن دروستت کردووە، لە خەیاڵ تا دروستت کردووە یان کاریگەری چیرۆکی ترت باسی ئەو کرد کە پێشتر پەرتوکێکی ترت یان چیرۆکێکی تری خوێنەوە؟ بەڵێ خۆی ڕاستەکەی ئەوە بێ ئەمە هینا یەک تۆز بە وردی بۆم باس کە بزانم لە کوێوە هاتووە، چۆن هاتووە؟ خۆی ئەمە لە ژیانی من خۆم چۆن ئەمەوێ ببم بە مناڵێکی سەرکەوتوو یعنی کە گەورە بم سەرکەوتوو بم لەم کتێبەیە ئەوانی کە من ڕۆژانە ئەیکەم بۆیە هەوڵەیەم سەرکەوتوو بم کە ڕۆژانە ئەیکەم من لەم کتێبەیە ئەینووسمەوە. ئێستا من سێری یەکەم دێڕم کرد کە باسی ئەواکەی هەر بەوە دەستپێکی ئەڵێ من هەرکە لە دایک بووم وا بیرم کردوتە to make my family proud بۆ ئەوی کەوا لە خێزانەکەم بکەم کە شانازیم پێوە بکەن. ئەم هەستی شانازیە یان ئەم هەستی سەرکەوتنە بۆ تۆ کە مناڵێکی لە خێزانەکەتەوە هاتووە دایک و باوکت زۆر با بڵین باسی ئەویان بۆ کردووی یان کاتێک کە ئامۆژگاریان کردووی پێیان وتووی کە تۆ ئەبێت کە گەورە بوویت ببیتە مناڵێکی سەرکەوتوو یان لەو چیرۆکانە و ئەمە زۆر بەدی کردووە کە خوێنوتەوە؟ من خۆی زیاتر لە چیرۆکەکانەوە خۆشم فێر بووم یعنی هەنێکی ئەسڵەن خۆی منیش خۆم نایکەم لە ڕۆژانە بەس دوای کە ئەمانەم نووسی وتم ئەگە من بۆ مناڵی ترێکەم بۆ مناڵی تر ئەینووسم مادام وای با خۆشم بیکەم لە ڕۆژانەیە بۆیە بزانم یعنی بزانم سەرکەوتووە بمێنە. ئەتوانیت چەند شتێکم پێ بڵێ لەو شتانەی کە تۆ خۆت نایکەی بەڵام مناڵی تر ئەیکی بەڵام پێت خۆش بکات؟ خۆی ئەوانی کە لەناو کتێبەکانە من هەموو ڕۆژە ئەیکەم یعنی هەمووی ئەوانی کە خۆشم نەما کرد کە نووسیمەوە دەستم پێ کرد بۆیە بیکەم. باشە وەکو چی؟ وەکو وڵای خۆی ڕاستەکەیەوە بێ نازانم یعنی زۆر بیرم نەماوە چۆن شتەکانی کە نووسراوە خۆم نەکردو نازانم چییە. باشە ئەو شتانی کە خۆت کردوتن ئێستا بۆ نمونە دانەیەکی زۆر دانەیەکی تایە من لە هەمووی زیاتر خۆشمە نووسیمە مرۆڤی سەرکەوتوو دین لەسەر دنیا هەڵەبژێرە. من ئەوە خۆشم زۆر ئەیکەم یعنی ئێستا بۆ نمونە من کات دانم بۆ نوێشکردن بۆ یعنی هەنێ جار من خۆشم لەناو ئایپادەکەمە قورئانێکی ئینگلیزیم داونلۆد کردو هەموو ڕۆژە ئاوا دووسێ دەڕی لێ خوێنمەوە هەر بۆی بزانم یعنی هەنێ ئامۆژگاری لەوەرگرم. بیرۆکەت هەبێ؟ باشە لەناو هەموو ئەو چیرۆکانەیە کام چیرۆکە جگەل لەمەی کە خۆت باست کرد ئەمە وەکو بیرۆکەیەک وایەن وەکو شتێکی ڕۆژانەوەیە کە تۆ ڕۆژانە پێی هەڵستی یان ئەیکی بەڵام ئەی لەناو چیرۆکەکانە هەستەکەی کامە زۆر لە خۆتەوە نزیکە یان ئەمەیان نووسیوە لەبەرەوەی کە زۆر کاریگەری هەبووە لەسەرە مثلەن یعنی یەکەم دانش کە ناوی یعنی هەر مرۆڤی سەرکەوتوونە نیشانەکە مرۆڤی سەرکەوتووە. باش یەکەم یا دووەم دەڕی نووسیمە یعنی من هاتوومەتە ئەم ژیانە بۆیە خێزانەکەم یعنی شانازیم پێ بکەن یعنی ئێستا من دایک و باوکیشم الحەمدولله زۆر واکەین بۆ من و دڵیشم زۆر خۆشە بێ. باشە دایک و باوکت چۆن با بڵێن سەپۆرتی تۆیان کردووە چۆن یارمەتی تۆیانە لە نووسینە یان لەوەی کە زۆر با بڵێن پاڵپشتی تۆ بکەن بۆ خوێندنەوە و کاتەکان خۆت ئەزایی مناڵ دابشکردنی کاتەکانی ڕۆژانەی زۆر کات بەدەست خۆی نییە هەرچەنە خۆی ڕەنگە بڵێ من ئەمەم پێخۆشە یان حەزم لەمێ بەڵام ڕەنگە دایکی بڵێ بۆ دنیا ئەمە بکەی ئەبێ لەم سەعاتەیە ئەمەیان بێ. خۆی هینە دایک و باوکمان بەو ستێجا ڕۆشتون کە ئێمە جار پێوی نەڕۆشتنی تر بۆی ئەوان زیاتر ئەزان چی بۆ ئێمە باشە. ئیتر هینە زۆر باشە بۆم تاوەکە اینجا هینە ئێستا من کە من باوکم هەموو ینی هەموو برێکەکانمان سەمر برێکەکانمان ئۆتڵەکانمان ئەڵێ تۆ ئەبێ ئەم کتێبە بخوێنیتەوە ئێستا ئەم ساڵ بەتەمایە کتێبی کوردیمان پێ بخوێنێتەوە جاکە کتێبەکەش تەواوکەین یعنی ئێمە خۆمان ئەو بیرۆکەی کە لێمان وەرگرتۆتەوە لەسەر وەرەقەیە ئەینووسینەوە. باش ئەمە هەر خۆی یەکێکیشە لەوانەکانتان پێم وابێ زۆر باشە. بۆچی بە زمانی ئینگلیزی نووسیوتە بۆ بە کوردی؟ آخر ڕاستەکەی ئەوە بێ من کوردیەکەی زۆر هەنێ وشەی کوردی نازام کە لەم کتێبەیە جارە نووسیمە اینجا بە ئینگلیزیەکەش من وتم من خۆم ئینگلیزی ئەزانم لە مەکتەبێکی وا باشم ئینگلیزی باش ئەزانم مادام هەر با بە ئینگلیزی. ئەی بیرە لەوە نەکردوێتەوە بیکەی بە کوردی لەبەرەوەی مناڵێکی زۆریش هەیە ڕەنگە پێیان خۆش بێت چیرۆک بە کوردی بخوێننەوە یان ڕەنگە ئینگلیزی نەزانن وە؟ ئێستا من خۆم یعنی بیرۆکەیەکم بۆ هاوت ساڵی کتێبێ بنووسم لەوانەیە ئیتر کە دەستم بە کتێبێکی تر کرد بە کوردی بنووسم ئەوان ئاوا کوردی ئینگلیزی ئەوە سەر بەس. باش ئەی هیچ بیرۆکەت هەیە بۆ ئەوەی کە کتێبێکی تر بنووسی؟
وڵی خۆی جارێنا لە بری ئەها تازەیەکەم کتێبم تاوا کردووە ئیتر زۆر بیرۆکی کتێبێکی ترم لە سری فیلمەکەی یان ئەنیمەیشنەکان ئەمانە هیچ تەسیرێکیانەیە لەسەر بیرکردنەوەی تۆ بۆ نووسی دانەیەک هەیە من سریەکەم یانی باسی ساینتیستێکە کات بیرۆکی زۆری لێوەرەوەگرم یعنی لەگەڵ گرانسەنەک ئەها لەگەڵ کوڕی کچەکەیەتی باش ئیتر زۆر ئەوە باسی فامیلی تایمەکە یعنی باسی کاتی خێزانەکان ئیتر ئەوە ینی لەوانەیە کتێبێ بنووسم لەبارەی چۆن ئەبێت بی ینی چۆن ئەبێ لەگەڵ خێزانەکەتانە باشە تۆ زیاتر حەزت لەو چیرۆکانەیە کە شتی واقعی تایە یان با بڵێن ئەدڤێنچە و سەرکێشی و یان شتی زۆر خەیاڵی ئەوانەیە کامیان حەزم لە خەیاڵیەکانە لەبەری ئەتوانم هەنێک یانی لەوانەیە بۆ نمونە لای تۆ خەیاڵی بە بەس لای مناڵی وەک ئێمە یانی لای هاوتەمەنی من لانێ وەکو بەڕاستی بێستە من شتێ بنووسم لای تۆ خەیاڵی لەبەری تۆ تازەنەوە کردووە بەس ئەو مناڵیش مێشکی فراوانە ئەتوانێت چیرۆک دروستکە ئەتوانێت کاراکتەر دروستکە ڕەنگە بۆ تۆ زۆر ئاسانتر بێ بەڵێ ئێستا خۆی بۆ من زۆر ئاسانتر بوو لە ناو کە تویستەکە هەبووە باسی ژیانی کچەکە ئەکا باش تویستێک هەیە یعنی باسی مێشکی ئەو کچاکەڵێ ئەو چی کردووە و چۆن سەرکەوتوو باش یەک پرسیاری تر نارە لە ناو هەموو ئەو شتانەی کە ئاماژەت پێکرد کە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو هەموو ئەو شتانەی کە مناڵان لە ڕۆژانەیە ئەیکەن و تۆ کردوتە یان تۆ نەت کردووە هیچ شتێکی تایە کە چکە مناڵ سەرکێشیش ئەکا زۆر جار ئێمە پێڵین کەتنیش ئەنێتەوە شتی سیر تاقی ئەکاتەوە هیچ لەو شتانەی تایە کە مناڵ بە مێشکایە و خۆی زۆر ئەو شتانی تیانێ باسی ئەوە کات چۆن زیاتر ئامۆژگاریە باشە دەستەکانت خۆش بێ بەو هیوایم کە جارێکی تر لێرە بتبینمەوە و کۆمەڵێک چیرۆکی تریان پرتوکێکی ترێ بڵاو کرد بێتەوە نارە ئازاد سپاس دەکەم جارێکی تر بەخێر هاتی